و سەبارەت بەم بابەتە دەمانەوێت گفتوگۆ بکەین لەگەڵ سەربەست مستەفا کە میوانمانە سەرۆکی پێشووی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق بووە وەڵامدەری پرسیارەکانی ئێمە ئەبێت کە چۆن هەڵسەنگاندن بۆ ئەنجامی هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکان کراوە چی بووە کۆمیسیۆن کۆمەڵشتی وت دواتر کۆمەڵشتی تیکە دەرکەوت پارادۆکس هەبوو لە ژمارەکانە و کۆمەڵە پرسی دیکە کە لەگەڵ میوانم بەحسی ئەکەین. یەکەم پرسیاریشم بۆ بەڕێستان ئەوەیە کە سەبارەت بە ئەوەی کە بابزانین ئەنجامەکان هەڵسەنگاندنەکان بۆ ئەنجامی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان چی بووە؟ بەڵێ سپاس بۆ ئێوە هەڵسەنگاندنی ئەو هەڵبژاردنە دەبێت لە چەند ڕووی تەماشای بکرێت. ئەگەر لە ڕووی بەڕێوەبردن بێ لە ڕووی فەنی بێ لە ڕووی یاسایی بێ لە ڕووی سیاسی بێت لە ڕووی بەڕێوەبردن و لە ڕووی فەنی بە تەسەووری من بە شێوەیەکی باش بەڕێوە چوو و هەڵبژاردنەکەش ئەوە دەمێک بوو نەکرابوو کەس بەڕاستی نەدەیزانی ئەنجامەکان بە چ شێوەیەک دەبیت ینی هەڵسەنگاندنەکە پێش هەڵبژاردن بەنسبە زۆر لایەنەکان ئەوا دەرنەچووەک دوای هەڵبژاردن و یاسای هەڵبژاردن بەڕاستی بە شێوەیەکە ئەمن هەموو جارێ و قسە دەکەم ئەو لایەنانەی کە زۆرینەن لە ئەنجومەنی نوێنەران هەموو جارێک دوای هەڵبژاردن یاسایەکدا دەڕێژن کە بە بەژن و باڵای ئەوانە بێتن واتە لە نزیک لە مەسلحەتی خۆیانیش بێ و ئەنجامەکانیش کە بینەوە لە ڕووی سیاسی دیارن کە ئەو لایەنانەی ئێستا پێی دەڵێن ئیطاری تەنسیقی بزانین لە زۆربەی هەرە زۆری پارێزگاکان بۆینە ڕقەمێکی زۆر گەورە و بڕیارێکی سیاسیشیان داوە کە لە هەموو پارێزگایەک کوتلەیەک دروست دەکەن پێی دەڵێن کوتلەی هەماهەنگی یان ئیطاری تەنسیقی و بە تەسەووری من ئەوە دەبیتە ئەوە کە لە زۆربەی زۆری ئەو پارێزگاکانە پارێزگاریش لە لای ئەوان دەبیت. باشە بابزانین کورد توانیوێتی پارێزگاری لە دەنگەکانی لە ناوچە کوردستانیەکان بکات چکە ئەوەی کە گرنگە لەم هەڵبژاردنە بەشداریکردنی کورد بوو بە تایبەتی لە کەرکووک کە ماوەی 18 بۆ 20 ساڵ بوو کەرکووک بەشدار نابوو لەو جۆرە هەڵبژاردنانە کورد توانی چی بکات؟ بەڕاستی لێرە دوو شتی جیا هەیە. یەکەم ئەگەر ئێمە بین بە ڕێژەی دەنگ کورد تقریبان توانیەتی دەنگەکانی خۆی بپارێزێت بەڵام نەیتوانیە کورسیەکانی خۆی بپارێزێت ئەوەش لەوەیە کە زۆر کەس لە سیستەمی هەڵبژاردن بەڕاستی تێناگەن و نازانن چۆن ئەنجامەکانی دەگێت و چۆن ئیشی دەکاتن ئەم شێوەی ئێستا کە هەموو جارێ دەمانوت ئەوە نەعەدالەتێکە کە یەک تەقسیمی یەکەم 1.7 ئەو حوتەیان زیاد کردیە ئەمە دەبیتە ئەگەرێک ڕاستە لۆ مەسلحەتی حزبی گەورە بەکاردێت بەڵام لە هەمان کاتە ئەگەر لە هەر پارێزگایەک لە هەر بازنەیەکی هەڵبژاردن کۆمەڵێک حزب هەبێ یان لیستی هەڵبژاردن هەبێ دەنگەکانیان بەوە دەگات کە کورسیەکیان زیاتر یان 2 تا 3 زیاتر نا ینی لەو بینە 1 تا 3 بێنیت و 4-5 نزیکی یەک بن ئەمە وا دەکە لە ئەخیری لە حزبی گەورە دەخواتن بینیمان پارتی لە نینەوە 127 هێنا لە ئەنجامە بەرایەکان بەڵام ئێستا کە بوو 141ش لە هەمان کات هەر چواریما ئەگەر ئەمە نەبا مەسەلەن ئەوانەی خوارێ لە 40,000 کەمتر بانە احتیمالە لەوێ گۆڕانکاریەک دەبوو بەڵام کە هەمویان لە نێوان 40 تا 70 بوون بینیمان چوار لیستایان زیاترە کەمترە هەر یەکێک 2 مەقعدی هێنا ئەو 2 مەقعدەی خۆیان پەرستیان لەسەری بۆیە ئەنجامەکان و خۆیمان نەگۆڕا ئەوەی یەکەمیش کە 150,000 بەڵام هەر 5 مەقعدیمان بڵێ بەڕێ سەربەست من ئێستا پرسیارێک لە جەناب دەکەم بەڵام یەک فلاشپاکێک بۆ بینەرانم باس ئەەکەم کە بەبیریان بێتەوە بۆ جەناب و منیش کە ببێ بە گفتوگۆ لە نێوانمانە
10 ساڵ لەمەوە بەرکە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کرا لە عێراق کەرکووک کتیا بەشدار نەبوو. کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان ڕایگەیاند کە 16 میلیۆن کەس مافی دەنگدانی هەیە. ئەوە تا لە دوای 10 ساڵ لەو هەڵبژاردنە تێپەڕی. دیسانەوە ئەڵێت 16 میلیۆن کەس مافی دەنگدانی هەیە، کارتی بایۆمەتری هەیە. ماوەی 10 ساڵ تێپەڕیوە. ئایا لەو ماوەی 10 ساڵە کەس گیانی لەدەست نەدا، ژمارەکان کەم نەبوونەوە، ژمارە زیادی نەکرد، هەندێک کەسە بۆ 14 ساڵی بووە، دواتر بۆتە 18 ساڵ لەو ماوەیە کارتی بایۆمەتری دەبێ وەربگرێتەوە. ئەمە ئەم پارادۆکسە چییە کە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان ئاماژەی پێکات لە کاتێکدا وەگوتم پێشتر کەرکووک لەگەڵی نەبووە، هەر هەمان ژمارەیە. نەخێر ئەوە بە تەسەوریم لەگدانێکی هەڵەیە، چونکە ئەو کاتە هەموو دەنگدەر حیساب دەکرا، واتە هەر کەسێک دەنگدەر بێ لە ناو لیستی دەنگدار حساب دەکرا. ئێستا نا، ئەوەی کارتی بایۆمەتری هەیە تەنیا خۆ لەو هەڵبژاتنە کۆی دەنگدەری عێراق بۆ 15 پارێزگەکەوە بە کەرکووکیشەوە 23 ملیۆن و کەس ڕێکەن. واتە ئەگەر بین ئەوانەی کە ناویان لە لیستی دەنگدەری ئەلکترۆنی هەنە بەڵام کارتی بایۆمەتریان وەرنەگرتووە یان خۆیان تومار نەکردووە، لە کۆیەکە دەبنە ئەوانەی کە دەنگیان داوە ڕێژەکە 128. واتە ئەو ڕێژەیە کە 40.84 41 نییە بە تەواوەتی، ئەوانەی کە مافی دەنگدانیان هەیە بە پێی یاسا، چونکە یاسا وتی ئەو کەسەی بیتاقەی بایۆمەتری نەبیت مافی دەنگدانی نییە. بۆیە ئێستا لێرە دوو حیساب هەیە، حیساب لەوەی کە ئەوانەی کارتی بایۆمەتریان هەیە و ئەوە کە کۆمیسیۆن ڕایگەیاندی و ژمارەیان 16 ملیۆنە، ئەو کاتەی پێش 10 ساڵیش ئەوانە بوون کە دەنگدەر بوون و لە لیستی دەنگدانی ئەلکترۆنی بوون، ئەو کاتە کار بە دوو کارت دەکرا، واتە هی بایۆمەتری و ئەوەی بەرایشیان ئەوەی ئەنەی پێمان دەوت ئەلکترۆنی. بەڵێ، ئێمە سپاس دەکەین سەربەست مستەفا ئامێدی، سەرۆکی پێشووی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق لەگەڵمان بوویت و وەڵامدەری پرسیارەکانمان بووی.